لە سەرەتای وەرزی زستانەوە بەهۆی لافاوەوە یەکێ لە پردە سەرەکیەکانی دەواازەی خورماتوو لە باشوورەوە داڕوخاوە تاکو ئێستاشی چەنگاوێک بۆ چاکنەکردنەوەی نەنراوە هەمیش نیگەرانی شۆفێرانی ئەم ڕێگای بەدوای خۆیدا هێناوە. طريق تعبان وقاعد يأذينا احنا سواق سيارات الحمل الناشد. ڕێگاکان زۆر خراپن بە ڕێگەلاوەکی و سەرەکیەکانیشەوە. ئۆتۆمبیلەکان بارێکی زۆریان پێوەیە و لە سایدی هەردوو لاشەوە ڕێگەکە زۆر خراپ بووە. ئێستام ڕێگەیە بۆتە یەکساید و ئەوەش ئەوەندەی تر ڕەوشی ڕێگاکەی خراپتر کردووە. ڕێگەکان ئەم ناوچەیە هەرچەندە وەک ڕێگەی نێودەوڵەتی مامەڵەیان لەگەڵ دەکرێت لەبەرەوەی گەشتیارێکی زۆر هاتوچۆی پێدا دەکات. بار هەڵگرەکانیش هاتوچۆی پێدا دەکەن و ئەوەش هۆکارێکی خراپبوونی ڕێگەکەیە. داوا لە حکوومەتی عێراق و لایەنە پەیوەندیدارەکان دەکەین چاکی بکەنەوە. لە کاتی دروستکردنی ڕێگاکاندا هیچ جۆرە تەکنەلۆژیا و ئامێرێکی پێشکەوتوو بەکار ناهێنرێن. ئەمەش وای کردووە ڕێگاکان بە زووی خراپ ببن و بە کەڵکی هاتوچۆکردن نەیەن. بەڵام ئەگەر بە پێی ستانداردە جیهانیەکان ڕێگاکان لە عێراق دروست بکرێن هەرگیز شۆفێران و هاوڵاتیان گرفتیان توش نابێت. ئەم پیاوە زیاتر لە 40 ساڵە شۆفێری ڕێگای کەرکوک بەغدایە. دەڵێت گەندەڵی تەواوی جونگەکانی حکوومەتی عێراقی داپۆشیوە. گەندەڵکارانیش هیچ بیر لە ملەت ناکەنەوە. وەک خۆی دەڵێت لەسەر ڕێگای مار قوتی ژیانیان پەیدا دەکەن. البلد مو لأهل البلد ولا للبلد. ئەم وڵاتە نەبووە خزمەتکردنەوە و نەبوو هاوڵاتیانە بەڵکو تەنها بۆ گەندەڵکارانە. تا ئێستا هیچ خێرێکی ئەم وڵاتەمان دەست ناکەوێت. ئەوە ئێوان پێی دەڵێن خێر بۆ ئێمە بۆتە شەڕ و میحنەت نازانی لای چێگرەی بکەین چونکە پارەی خوێنی خۆمان بۆ ئۆتۆمبیلەکانمان داوە بەڵام بۆی خراپی ئەم ڕێگەیانەوە وێران بوون. سيارات دم قلبنا دافعين بهن. ڕێگای خورماتوو عەزێم کە دەکەوێتە سەر ڕێگای گشتی کەرکوک بەغدا تەواوی پارێزگاکانی عێراق و کوردستان پێکەوە دەبەستێتەوە. بەهۆی خراپی ڕێگاکەوە ڕۆژانە چەندین ڕووداوی هاتوچۆی لێ دەکەوێتەوە و دەبێتە هۆی کارەساتی دڵتەزێن. کاروان حەبیب، کوردسات نیوز، خورماتوو.